ئەویش بەهۆی ڕووداوەکانی یاری نێوان هەردوو یانەی سلێمانی و کەرکووک لە هەفتەی 16 خولی نایابی کوردستاندا کە بەهۆیەوە یاریەکە بۆ ماوەی 5 خولەک وەستا. لەو یاریەدا یاریزانێکی یانەی کەرکووک هاندەرانی سلێمانی تووڕە کرد دوای ئەوەی تۆپێکی گرتە هاندەران و ئەوانیش بە هەڵدانی چەندەبەیەک ئاو وەڵامیاندایەوە. لا بەرامبەریشدا دوو یاریزانی یانەی کەرکووک کە ناو ژمارەی درێسەکانیان لای کێنێن پارێزراوە دەبە ئاوەکانیان گرتەوە هاندەران و یاریزانێکی تری ژوشەی ناوەرزشی بەرامبەر هاندەران بەکارهێنا. هەرچەندە تا ئێستا ناوەڕۆکی راپۆرتی سەرپەرشتیاری یاریەکە ئاشکرا نەبووە، بەڵام پێناچێت راپۆرتی سەرپەرشتیارەکە تەواوی ڕووداوەکانی تێدا بووبێت. سەرپەرشتیاری ڕاگەاندنی ئەو یاریەش ناوەڕۆکی راپۆرتەکەی بڵاو کردوتەوە و وەک ئاماژەی پێکردووە تەواوی ڕووداوەکانی وەک خۆی بۆ یەکێتی تۆپی پێی کوردستان نووسیوە. سەرسوورمانی خۆشی نیشانداوە لەوەی کار بە راپۆرتەکەی نەکراوە. ڕۆژنامە نووسێکی وەرزشیش دەڵێت ئەگەر یەکێتی تۆپی پێی کوردستان کار بە راپۆرتی سەرپەرشتیاری ڕاگەاندن ناکات، چیتر پێویست نییە ڕاگەاندنکار بۆ یاریەکان دابنرێت، چونکە ئەو ڕاگەاندنکارانە پێویستیان بەو بڕەپارەیە نییە کە لە بەرامبەر سەرپەرشتیکردنی یاریەکان وەریدەگرن. لا بەرامبەر ناڕەزاییەکانی هاندەران و ڕۆژنامە نووسانی سلێمانی یەکێتی تۆپی پێی کوردستان سزادانەکەی یانەی سلێمانی هەڵدەگرێت و وەک بەرپرسێک ئاماژەی بۆ کرد بە هەڵا سزای یانەی دایک دراوە. بۆیە لە بڕیارەکانی ئەم هەفتەیە یەکێتیەکە کە لە سایتی تایبەتی خۆی بڵاوی دەکاتەوە سزاکە سڕاوەتەوە.